بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خواتان لەبێ بەڕێزان و خۆشەویستان. ئەم کاتتان باش. بۆ جاری چەندەمە دیارە دادگای فیدرالی ئەم بابەت و باسی هەڵبژاردنە دوا دەخا، جگەلەوەی کە لێرە لە سەرۆکایەتی هەرێم و لەو هەرێمی کوردستانە 3000 وادەی هەڵبژاردن دانرا و دوجاریش هەر دواخرا. دیارە دادگای فیدرالیش هەر دوای دەخا. ئایا ئەو دواخستنەی کە دادگای فیدرالی دوای دەخا ئەوە هەڕاو بۆ چوونی دادوەرەکانە، خودی دادگای فیدرالی خۆی بە قەنەعەتەوە دوای دەخا، یان ئەوە تا بە ئیتیفاقیەی هەردوو دەسەڵاتداری ئێرەیە، یان ئەوەتە چییە بابەتەکە بۆ وایە لەبەر چی؟ یعنی کە خەڵک لە هەرێمی کوردستان سەرباری باری گوزەران و سەرباری نەبوونی هەرچی خزمەتگوزاری سەرەتایی هەیە، کەچی دەبینین ئەمجا بابەتی هەڵبژاردنیش بۆ تەیاریەک لە نێوان دوو دەسەڵاتداری هەرێمی کوردستان و هەروەها دادگای فیدرالی. بڕیار بوو کە ئەمڕۆ 4 مانگ دادگای فیدرالی بڕیار لەسەر پرۆسەی هەڵبژاردن و یاسای هەڵبژاردن بدا لە هەرێمی کوردستان، بەڵام دیارە دوای خست بۆ 11 ئەم مانگە و ئاخۆ لە 11 ئەم مانگەش بڕیاری لەسەر دەدا، یان نا ئەوەش بابەتێکە دەبێت چاوەڕێ بکەین بە ئاخۆ لە بەرژەوەندی چێدایە کە هەڵبژاردن نەکرێ، یاخود لە زەرەری چێدایە کە هەڵبژاردن نەکرێ. دیارە ئەمەش خەڵک لە هەرێمی کوردستان ڕاو بۆ چوونی جیاوازی هەیە لەو بارەوە، و سیاسیەکان و ئەحزاب لە هەرێمی کوردستان هەندێک خەڵک پێیان وایە کە هەڵبژاردن لە بەرژەوەندی هەندێکانە و لە بەرژەوەندی هەندێکان نییە. و بە کۆی گشتیش لە تەواوی پرۆسەکەدا خەڵک حتمەن چاوەڕوانی گۆڕانکاریە، چاوەڕوانی ئەوەیە کە هەڵبژاردنێک بکرێ، هەڵبژاردنێکی پاک و بێگەرد، هەڵبژاردنێک کە تایدان نوێنەری خۆیان هەڵبژێرن و هەروەها بتوانن کە گۆڕانکاری دروست بکەن. خۆتان ئاگادارن کە لە تەواوی دنیا، ئەگەر نەڵێم تەواوی دنیا، لە زۆربەی هەر زۆری وڵاتانی دنیا هەڵبژاردن بەشێکە لە ئەو وەسیلانەی کە دەتواندرێت لە ڕێگەیەوە دەسەڵات بگۆڕدرێ، یاخود ئاڵوگۆڕی دەسەڵات بکرێ، یاخود دەسەڵات ناچار بکرێتەوە مل بنێ بۆ داواکاریەکانی خەڵک. چونکە ئەگەر لە حەقەتە وڵات پەرلەمانی نەبێ و هەروەها وڵات چۆن دەڵێ خاڵی بێ لە ئەم دەستگا شەرعیانە، ئەو کاتە بەڕاستی لەوانەیە سووی ئیستیفادە لەو دەسەڵاتە دەکرێت کە لەژێر دەستی خەڵکانێکە. بۆیە بەڕاستی بابەتی مەسەلەی هەڵبژاردن زۆر قسەی لەسەرکراوە و زۆریش قسەی لەسەر دەکرێ و حتمەن خەڵک چاوەڕوانە، حتمەن خەڵک یعنی پێی وایە کە ئایا دەبێ هەڵبژاردننی ئەمجارە چۆن بێ. خەڵکیش دەپرسێ بۆچی دادگای فیدرالی دوای دەخا ئەو بابەتە، ئایا دواخستنی ئەو بابەتە بابەتێکە ڕێکەوتنە؟ ئایا دادگای فیدرالی بەوەی کە دەڵێن دادگایەکە یەکلاکەرەوەی بابەتەکانە دەکرێت بکەوێتە ژێر کاریگەری ئەم حزب و ئەو حزب و ئەم تەرەف و ئەو تەرەف، بۆەوەی کە بابەتێک دوا بخایان، بابەتێک پێش بخایان، قسە لەسەر بابەتێک بکایان، قسە لەسەر بابەتێنەکە. بەو پێی کە زۆر باسی ئەهەمیەت و گرنگی ئەو دادگایە دەکرێت بە حیساب دەبێت دادگایەکی چۆن دەڵێ بێلایەن بێ. بەڵام ئاخۆ ئایا بێلایەن ئەم دادگایە؟ ئایا ئەم دادگایش مسەیەس نییە؟ ئایا ئەم دادگایش بە سیاسی نەکراوە؟ ئایا ئەم دادگایە لەژێر کاریگەری ئەو حیزبانەی کە لە عێراقا دەسەڵاتدارن لەژێر کاریگەری ئەوان نییە؟ ئەمانە هەمووی پرسیارە و خەڵکیش حەقی خۆیەتی کە بپرسێ ئاخۆ لەبەر چی دەبێ جار بۆ جارە دادگا ئەم بابەتە دوا دەخا. و هەروەها لە هەرێمی کوردستانیش بۆ 3000 ئەم وادەی هەڵبژاردنە دیاری کرا، دیارە هەر 3000یش فەشەلی هێنا و هەر 3000یش هەڵبژاردن نەکرا و ئێستاش دیار نییە کە ئاخۆ کەی ئەم هەڵبژاردنە دەکرێ و شێوازی ئەم هەڵبژاردنە چۆن دەبێ و بە چ شێوەیەک دەبێ. ئایا ئەوەی کە خەڵکانێک داوا دەکەن دەبێ ئەم هەڵبژاردنە یەک باز نەبێ لە زاخۆ تاوەکو خانەقین لەو شوێنانەی کە خەڵکی هەرێمی کوردستان مافی دەنگدانیان هەیە و لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەشدار دەبن، و ئایا ئەم شێوازی هەڵبژاردنە چۆن دەبێ، بە چ شێوەیەک دەبێ؟ کاک یوسف لە هەولێر بەڵێ فەرموورە. ئەو کاتت باش کاک یوسف، چاچی حواڵتان باشە؟ سلامت والله برای من دادگاه فدرالی یعنی تاقی تنینات و بریال استید دادن دبری عادت کبوی سیاسی کان دبری هریم کردستان رئیس حزب کان خربنا
زادية فدرالي لي رابوسي خلال برن براي من تعوي يختاك مشكلة كوتا أجر بيتو تقسيم جوي بكري يا يا ذا كرسي كوتا هي باب تد بيسوجو كرسي بابا زوني زاد كويني بابا زوني توس كويتن با وسيله بريتو او خابك لما بيس معارضه وبشاندان ساكاتن خوي جماعه خلقات ولا بوبشاندان ترداسرين كري معقوليه هذا النكريسو او زوالي بعدين بوغن تلي بو وزي خلقات هي بيباتي لازم خلقي لك كيتا هذا بكريان خوبشانا بكري دەستەکان خۆش کاکیس زۆر سپاس بە قوربان زۆر سپاس کاک ئاری لە هەندەران بەڵێ کاگاری عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵا وبەرەکات گیانەکەم عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵا بۆ دانە بەدانی کەناڵی پەیام و بۆ برابەرەزەش ئەو خۆشەویستەش کە ئەو پەیوەندی بۆ وەگرتم سپاس بۆ هەر هەمووتان و سپاس بۆ بەڕێزت و لە جیاتی هەموو بەڕێزانیش سپاس بۆ تۆ بەڵێ هذا خوش السلامة يا ابو نصر ورقة حظكم توزع خصوصا مقر فرمو ماما فاجان دا في غاري بو دواخصني هذا جارني برلماني كردستاني دواخصوا وازم تورقة هلا سراوية بله ماما فاجان وضعي زو خراب لكردستان لأعراضها أول شيء كبيوسك بودواخسنا وهذا وضعية كيسا همو دنيا همو جهان حتى ولاتا أوروبيكان وأمريكان ولاتاني غرب والشرق زانن كوضع كردستان خلق كردستان لسو وضعك بدأت أمني وصلاتي بارتي كتي واريد حكمراني كردستان عن سيدو صارا ناقوسين نعمتي جيانان أقبلهم اگر تشابهی نکم به جهنم آواز نیه بوشوه که خلق بیریده کاتو اونا وضعی فخراتیان اونا نا امیدیان بو خلق دوست کردو اونا نا عدالتی و نا دادگری و نا سی عدالتیان کردو کهتا اما بشه کلوی که حکومتی فدرالی دواخستی پرلمانی هرمی هابزادی پرلمانی گوزانی دواخستوا لبروی السبب اللي كان هو كأمد صلاته بويل سر حكم نمينا شاغر بعض الزاري شكرها دواي معي شيء دو معي شيء شو معي شيء هل أمد حزب جلسنا هل أمد صلاته جلسنا لبر ولا با أذكر با أذكر بس كم قران كاريه لو ذكر ربع أبى السبب كمان مصاب سبب يشتريش حدا كم مكو ملاحظة لا يأخذ من يسيبه بتاريخ أجرتواني من يسيبه ميرجوه با هم خلص جاي ليه كدادجاي فيدرالي عراق وبغاش استاد جير ازموني امريكا وايران دا امريكا وايرانيش جوجو فيها وبيماني يسين اما بالركلام مشتانا كان كلا ضديتين دادجاي فيدرالي عراق شتني بناوي عراق وشتني بناوي من كل كلام اما انا جير ازموني اوانا حد كاتي دي عازل دادجاي فيدرالي بحكم العراقي او كاتا لزوتين كاتا هم زادقانك لي هات كاتك زيادة جايب خانو وذاكا أبو تايسا كشي إيران وكشي أمريكا وكشي أم وطنا دروزو بشري حربي الصواريخ والمواريخ أما بشكل لو مثلا اشتقنا مع مصر أنور بناوي حكومة هريم وحكومة عراقي أو كهي أجموني نيو دولتي أخرينيو جهانية أما بوا قرأتو كيسا أوا وذكا أوا دياتو رسلام بو زنان سپاس بە قوربان دەستەکان خۆش بە قوربان زۆر سپاس طبعا وەکو ئاماژەم پێدا بابەتی هەڵبژاردن کە ئایا دەگەڕێنەوە بۆ یاسا کۆنەکە دەگەڕێنەوە بۆ ئەوەی کە چوار باز نەبێ هەرێمی کوردستان کە ئێستا بە هەڵەبجەشەوە یانەوەتە یەک باز نەبێ واتە لە هەموو ئەو خاکەی کە پێی دەڵێن هەرێمی کوردستان هەموو ئەو شوێنانی کە مافی دەنگدانیان هەیە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەمووی دەبێت بە یەک بازنە دیارە لە نێوخۆی هەرێمی کوردستانیشە چەند بۆچوونێک هەیە بۆچوونێک پێی وایە کە دەبێت یەک باز نەبێ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڵام لە بەرامبەر ئەوەشدا بۆچوونی تر هەیە کە دەبێت نەخێر چوار باز نەبێ
حتما یەک بازنەیش و چوار بازنەیش لەوانەیە هەردوو لە ئیجابیات و سەلبیاتی خۆی هەبێ واتە باشی و خراپی خۆی هەبێ حتما لەوانەیە ئەوەی کە داوا دەکا یەک باز نەبێ لەوانەیە بەرژەوەندی خۆی لە یەک بازنەی هەڵبژاردنە ببینێتەوە ئەوانەی کە داوا دەکەن کە چوار باز نەبێ لەوانەیە بەرژەوەندی خۆیان بەم شێوەیە لە بارودۆخەکە ببینەوە چکە لە حەقەتدا بەڕاستی خەڵک ئەوەی کە خەڵک چاوەڕوان دەکا ئەوەی کە خەڵک دەیەوێت ژیانی خۆش بێ خەڵک بە دوای ژیاندا دەگەڕێ خەڵک دەیەوێت بەڕاستی بارودۆخی ئابووری بەرەو پێش بڕوە بتوانێت بە ئازادانە و بە خۆشی بژی جا ئایا لێرە وەکو لە سەرتاش ئاماژەم پێکرد ئەم بابەتی دواخستنە چ لێرە لە هەرێمی کوردستان ڕێک ناکەون لەسەر وادەیەکی دیاریکراوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یان ئەوەتە کە بەغدا یاخود با بڵێن دادگای فیدرالی ئەم بابەتە دوا دەخا ئەمەش بابەتێکی ترە کاک پۆڵە سڵاوی خوات دەبێ ئەم کاتت باش سڵاوی خوا لە برای بەڕێز و لە کارمەندەکان و لە بینەرەکان سوپاس کاک پۆڵە سێ جار لێرە لە هەرێمی کوردستان کە بە مەرسومێکی سەرۆکایەتی هەرێم وادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاری کرا و هەر سێ جاریش نەکرا لەلایەکی ترەوە ئەوە ئەگەر هەڵەنە بمجاری سێمە یان چوارەمە دادگای فیدرالی ئەم بابەتە دوا دەخا دوجار ئەمڕۆ دوای خست بۆ 11 ئەم مانگا ئایا ئەمە دەکرێت بڵێن ئیتیفاقێکە لە نێوان دوو دەسەڵاتداری ئێرە و دادگای فیدرالی و هێز و لایەنە سیاسیە کار بەدەستەکانی بەغدا بۆ دواخستنی ئەو بابەتە یان ئەوەتە خارجی ئیرادەی هەرێمی کوردستان ئەم بابەتە دوا دەخرێ و بابەتەکە مەبەستێکی تری بەدواوەیە ئەمە چۆنیە بۆی کە جەنابەت چۆن دەڵێ ئاگاداری هەندێک لە بابەتانێ ڕێزی دەستخۆشی لێ دەکەم لە بەرتەوەرەکەت دەستخۆش هەر چۆنێک بی هۆکارەکان کاکەنوت هەر چۆنێک بی خۆمان هۆکارین هەردوو دەسەڵاتی یەکێتی و پارتی هۆکارە بەرهەمەکەی چییە؟ بەرهەمەکەی میلەتی کورد بازی دەدا لە بەرچاوی دنیای دەرەوە وا دەگوترێ کە کورد توانای پرۆسەی هەڵبژاردننی نییە کەواتە ئەگەر ڕێککەوت بن ئەگەر ڕێک نەکەوت بن چێ بازی دەدا ناشرینکردنی ئەزمموی حکومڕانی کوردیە چێ لێ بەپرسە هەر ئەو دوولایەنە کەسی ترنا يعني إن كنت تدري فمصيبة وإن كنت لا تدري فمصيبة أولى أو أكبر أو أولى بەڵێ کەواتە ئێمە چێ وای لێ کرد کاکەنوە چێ وای لێ کرد دادگای فیدرالی ببێتە ڕیشتیمان لە ماوەی ساڵانی ڕابردوو نەمانتوانی دەستورێک بۆ هەرێمی کوردستان بنووسینەوە نوێکردنەوەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانیان نەکرد ئێمە نا هەردوولایەنەکە ئەگەر نابیانۆیان نەدەدات دەست بەغدا نەیان کرد یان بۆیان نەکرا نەیان کرد بە ئەنقەس لە ڕکابەرەی بڵێم دووچی نازان مناوی لێنێم ئیمارەتی زەرد و ئیمارەتی سەود دەکرێت بڵێن ئێستا بازەکەی دەدەن بازەکەی ئەوان ڕەنگە هەر گوێ پێ لێ نەدەن بەڵام کاتێک بازەکەی دەدەن هیچیان لەدەست نامێنێ دادگای فیدرالی خۆمان دەزانین لا حوجە دەگەڕێ کاکە ئەنوەر لە بیانۆ دەگەڕێ بەڵام داوەڕێی چی دەکا ئەوە نوێنەری چێن نوێنەری پێویستا کە ناوی سەرکردە شیعیەکان بینم نوێنەری ئەوانیش چاوەڕێی دەکەن کوردستان وا تۆک دابنێ میلەت ئەو ڕۆژە ئەحمەدی حاجی ڕەشید لە یەکێک لە کەناڵەکان من بە دیارە و دانیشتم گوێم لێبوو وتی تەواوی دەسەڵاتدارەتی و سەرکردە و حزب و لایەنە شیعیەکان ڕازی نین بەوەی کە یەک قەترە نەوتی هەرێمی کوردستان بڕوە ئایا پێت وایە کە ئەوان ڕازین لە هەرێمی کوردستانیش پەرلەمان هەبێ و حکوومەت هەبێ و جگە لەوەی کە خۆشمان هۆکارین خۆیان وەکو دیارێک پێشکەشی بە یەکێتی و پارتی کردیانێ دیاری کاکە دیاری ئێستا پارێزگاری کەرکووک هەر لە 2016ەوە هەر دیاریە دایانە ڕاکان یعنی وەکو ئەوەی کە ئەوان لە ئاسمان بۆی دەگەڕن ئێمە لە زەوی پێشکەشمان کردن ئەوەی لە کوردەواری زۆر بەکاری دەینین دەڵێن لە ئاسمان بۆی دەگەڕان لە عەز دەستیان کەوت ئێستا ئەوان دەزانن باتە چێ ئەو دوو ئەندامەکە یەکێتی و پارتیە ئەگەر ژێربەژێری ڕازی نەبن هەردوولایەن تا ئێستا تۆ بەڕێزت ڕاگەیاندکاری هەم ئاگادار و بە بۆ نەیەش دەستخۆشی لەو بەرنامەیە دەکەم ئەو بەرنامەیە وا دەزانم لە زیاترنی پێشکەش دەکەی لە گوندەکان بەڕاستی دەستخۆزگە کاتەکەی دیار دەبوو کاگەنوەت کامە بەرنامە
بەرنامەکەی دەچی ئەو گوندە بەهەشتە کوردەواریانە کاک وڵا ئەوە کاک پەیوەندە کاک پەیوەند عومەرە من نیمە یەکتان کامەتان کاک پەیوەند عومەرە دیارە ئەمە نازانم زۆر خەڵک لێی غەڵەت دەبێت ئەم برایەکی زۆر بەڕێز و برایەکی زۆر بەڕێز و خۆشەویستی منە عەزیزی منە دۆستی منە بە چاوان کاک پەیوەند بەرنامەکەی گوندان پێشکەش دەکا و دەچێتە گوندەکان و منیش ئەم بەرنامەی دوانگەی خەڵک پێشکەش دەکەم باوەڕ هەوریەکە دەبەستی لێ دێ بەڕاستی دیارە تەرکیزەکەمان خۆش بەردەوام دەبوو نانە بەردەوام دەبێت پێمانی ڕایگرت بێ ئینشاڵڵا دەزانم من لەگەڵیمە پێشکەشی دەستەکان خۆش بێ بەڵێ کێشەی سیاسی کورد خۆی بچووک نییە کێشەی ملەتێکە یەکێتی و پارتی کردیانەوە کێشەی بنماڵە ڕکەبەرێ تۆ سەیریکە دۆخی داراییمان دۆخی سیاسیمان ئەو ئاژاوی لە دەور و پشتمان موشەکەکان درۆنەکان تا ئێستا توخوا دیتە یەک لەو دوو سەرکردێ بەرەو یەک بچن دانیشن ئێلا بەرژەوەندی خۆیان بێ ئادا دەنیشن نەک بەرژەوەندی خۆیان تۆرە هەست بە چ نەکەی یعنی دیارە هەست پێ ناکەن و ئەگە هەستیش پێ بکەن بەعەن قەس وا بکەن دوو جار کارە ساسە تۆرە ملەتت موچاری دەیان فشاری ئابووری سیاسی موشک باران درۆن ناوچەکە بکڵێ تۆ ئامادە نەبی لەگەڵ یەک دانیشی وەفدێک لەسەر ئاستی مەکتەبی سیاسی مژدە کۆ دەبنەوە هیچ دەسەڵاتیشیان نیە دەزانی ئەو دوو وەفتەی ئەو ڕۆکۆبوونەوە هیچ دەسەڵاتیان نییە کەواتە تەکباستنی پەیوەندی نێوان یەکێتی بازی چێ دەیدا بازی ملەتی کورد دەیدا ئازەکەی دەدەین ئێستا ماوە زۆری ماوە تۆ ببینە لە ماوەی داهاتوو دەستکاری یاسای هەمواری بوو دەکرێت لێوەش بازی دەدەین دووبارە بازی دەدەین دڵنیابن هیچ نەفەسێک بۆ ئەمەیان نایەنەوە بەڵام چێوەی کرد من تۆ نەخێر ملەتی کورد نەخێر ئەو دوولایەنن خەباتی شەڕی خوێناوی ئەشکەوتی عەقڵی ئەشکەوتیان گواستەوە بۆ ئیدارەدانی ناوشار بەمانای ئەوەی کەواتە ئیدارەدانی ناوشار و شارستیانێت و ئیدارەدان عەقڵێکی فراوان مامەڵەکردن لەگەڵ ئەو دەور و پشتە چ دەگوزەرێت چ ناگوزەرێ ئەستەنگادری بێت ڕەنگە لە شاخی کەمینیان بۆ یەکی تداب نادیەوە ئێستا ئەو لایە دەکێت ئێستا کەمین بۆ ملت دادنێنەوە کاکەنوەر ئەوە کەمین دانانەوەی بۆ ملت دەپاڕێتەوە 700 ملیار بە قەرز بێ یعنی ئەو مافی کووردا کێ بەرپرسە من یعنی کورد وای هاتووە کاکە وەڵڵا بیری لێ دەکەمەوە وەرە ئەو هەموو قەباتە ئەو قوربانی دانا مژدەی کەناڵە حزبیەکانیشە دەستەکان خۆش کاک پۆڕەجان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس گیانەکەم دادگای فیدرالی وەکو ئاماژەم پێ کرد ئەگەر وا بڕوە تەحەکوم بە هەموو بابەتەکان بکە دوجار ئەوەی کە زەرەرمەند دەبێ بەدەستی دادگای فیدرالیەوە تەنها خەڵکی هەرێمی کوردستانە و قاواری هەرێمی کوردستانە و حتمما لەبەرەوەی ئەگەر وا بڕوە دادگا قراری یەکلاکەرەوە لای ئەو بێ بڕیار زیاتر بەدەست ئەو بێ هیچ دەسەڵاتێک و هیچ شتێک نەمێنێ لێرە بەو شێوەیە کە ئێستا هەیە ینی کەواتە چی ینی ئێمە چ ناوێکمان لێ دەێن ئەو کاتەش بەڕاستی هەر زەرمەندی یەکەم خەڵکە هەژار و خەڵکە داماوەکەیە لەبەرەوەی ئەگەر زروف بە هەر بارێک بگۆڕێ ئەوانەی کە خاوەنی ملیار و ملیۆن دۆلارن ئەوانە ڕێگا چارە بۆ خۆیان دەدۆزنەوە ئەوە ئیش بۆ خۆیان دەبینەوە بەڵام بەداخەوە ئەوەی کە زەرمەندە تەنها خەڵکی هەژار و خەڵکی داما و خەڵکی ڕەشوڕوتی ئەم کوردستانەیە کە لە هەموو پێشهاتەکان لە هەموو گۆڕانکاریەکان لە هەموو ئەو بارودۆخانەی کە دێتە پێش تەنها خەڵکی هەژار و کەم دەرامەت و خەڵکی بەشمەینەتی کوردستان زەرمەند دەبێ وەکو چۆن لە سەرەتاوە ئەگەر دیقەت بین لە ئەنفال و لە شیمیاباران و لە ڕاپەڕین و لە ئاوارەبوون و لە زوڵم و زۆرداری حکومەتەیەک دوایەکانی عێراق لە زیندانەکانی دائیرە ئەمنەکانیان و بە هەموو شێوەیەک بەڕاستی ئەوەی کە زەرمەند بووە تەنها خەڵکی هەژار بووە خەڵکی نەدار بووە خەڵکی چۆن دەڵێ بەشمەینەت و خەڵکی خەباتجێڕی ئەم کوردستانە بووە بۆیە بەڕاستی ئەنی حەقە دەسەڵاتدارانی ئەم هەرێمی کوردستانە بیرێکی جدی لەو بابەتە بکەنەوە پێشی هەموو شتێک سوڵحە لەگەڵ ئەم خەڵکە بکەن ژیانی ئەم خەڵکە خۆش بکەن و ئەنی تۆزێ هەناسەیە بدەنەوە بەر ئەم خەڵکە
تۆزێک لەو ملیارە دۆلارانەی کە هەیەە لەو هەموو 10,000 ملیۆنێرەی کە هەیە لە هەرێمی کوردستان کە گومانم نییە خەڵکێکی زۆر لەو ملیۆنێرانە بەناحەق بوونەتە ملیۆنێر و لەو ملیاردێرانە بەناحەق بوونەتە ملیاردێر وەکو چۆن دەڵێ وەکو وەفایەک وەکو ڕووسپیکردنەوەیەک لەو پارانیان بێننەوە بیخەنە گەڕ و هەروەها موچەی ئەو خەڵکەی پێدابینکەن و قەرزی ئەو خەڵکەی پێ بدەنەوە زۆر سەیرە حکوومەت بە دەفتەر و دوو دەفتەر بڵێن بە 20 میلیۆن و 30 میلیۆن بە 40 میلیۆن موچەی خەڵک قەرزارە بەڵام لەو لاشەوە ئەگەر تەنها 1,250 کارەبا بێ ئاو بێ باز بێ دەبێ بیرێ لێ وەردەگرێ و لێشت قبول ناکە و لە هەر شوێنێکبی دەستی پێت دەگا بەڵام بۆ قەرزەکەی خۆی زۆر ئاساییە و چۆن دەڵێ گوێی لێ نییە بۆیە بەڕاستی ئەم بابەتانە بابەتی هەڵبژاردن بۆیە بکرێ باشە بۆ ئەوەی کە بەڕاستی گۆڕانکاری بکرێ چکەکە لە حەقەتدا هەڵبژاردن نەتوانێت گۆڕانکاری بکە ئەگەر دەسەڵات مل نەدا بۆ نەتایجی انتخابات و هەوڵ نەدرێ هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بکرێ بەڕاستی ئەوەی کە ئێستاش هەیە ئەوەش نامێنێ بۆیە ینی جێگای ئەسەفە تا ئێستا 3 جار ینی وادەی هەڵبژاردن دەستنیشان کراوە کەچی هەر 3 جار هیچ نەکرا و بە دادگای فیدرالیش ئەمە بۆ چەندین جارە ئەم بابەتە دوا دەخا و ئاخۆ دەبێ مەبەست چی بێ لەم دواخستنە هەدەف چی بێ لەم دواخستنە ئایا دواخستنی ئەم بە بابەتی هەڵبژاردن و یاسای هەڵبژاردن و ئەم شتانە دەبێت لە بەرژەوەندی چێ بێ تۆ بڵێ بە ڕێکەوتنێکی ژێربەژێری دوو حزبی دەسەڵات بێ لەگەڵ ئەم دادگایە تا ئەگەر وابێ بۆچی ئەمە دادگایە ئەمەش هەر حزبێکە و ئەمەش هەلایەنێکی سیاسیە بەڵام ئەگەر دادگا بێ ئەگەر دادگا بڕیار بەدەست بێ کاروان لە سلێمانی کاروان سڵاوی خوارد دەبێ سپاس بە قوربان کاروان ئەمە چەندین جارە دادگای فیدرالی بابەتی یاسای هەڵبژاردن لە پەرلەمان لە هەرێمی کوردستان دوا دەخا دوجار ئەمڕۆ دوای خست بۆ 11 ئەم مانگە ئایا پێ دوایە کە ئەمە شتێکی هەروە ئەنی ئاساییە یان ئەوە تا لەژێرەوە شتێکی تر هەیە وڵایی ڕێز و حرمەتم هەیە بەس بیست هەڵبژاردن بکرێت لەم وەزعی کورد هەروایە هەتا ئەم دوو بنەماڵەیە لەسەر خۆکم بن دڵنیا بە هیچ مەوزوعەکە نەبووە بەڵێ دادگای فیدرالی بڕیار بە لەسەر یان بڕیار نەبا ئەوە پێوەدی بە خۆیانەوەیە هینا خۆ تۆ هەڵبژاردن بکرێ نەکرێ من و تۆ بەخوا هەڕۆک ێتەوەی وەزە لەوە خراپتریشە بێ یعنی ئەگەر بۆ نمونە لەو 111 ئەندام پەرلەمانە ئەوە 11ەکەی کۆتا و نازانم پێکاتەکانن کە ئەویش هەر بابەتێکە و لە دادگای فیدرالی قسەی لەسەر دەکرێت پێ دوایە کە لە جیاتی ئەم 100 ئەندام پەرلەمانە ئەگەر 100 ئەندام پەرلەمانی دڵسۆز باش چاک یعنی هیچ گۆڕانکاریێک نابێ ناو وەڵاهی لە مۆزوعەکە ناگۆڕێت ئەندام پەرلەمانێکی کاکە هاتووە ڕێز و حرمەتم هەیە گۆرانی گەشی کردو بە ئەندام پەرلەمان گۆرانی گەژ وەڵڵی تا ئێستا من متابعە زۆرەکەم باوەکە تا ئەم دقەی خەڵکی تیان دا پەرلەمان حتا ئەم دقەی ئەم 4 ساڵە کەلیمەیە لە زاری نهاتووە بەس پارەکە وەردەگرێت دەڕوە بەس پارەکە وەرەگرێت پارەکەش خوانێ بڕێکاکە چوار پێ بدەنە تۆ بەخوا من لە ناو خەڵکیان خۆزگا هاتم لە ناو خەڵکە بزانەوە بێ خەڵکە باوەکە زەرام هەبوو هاتووە لە پێیەک بە هەزارە بەقەرز خواردێت باشە بەداخەوە چی بکرێ کاکاروان ینی بۆ نمونە ئێستاگە هەروە بڕوە خەڵک زیاتر خراپتر دەدۆزی ئەنی چی بکرێ بۆ نمونە قەسەم بەخوا جوولەکەیەک کافرە بێنە حکمی لەمانە باشتر چی وای کرد کە کاروان جوولەکەیەکی پێ باشتر بێ لەو دەسەڵاتە کافرێکی پێ باشتر بێ لەم دەسەڵاتە ینی بۆ کاتە قەسەم بەخوا خەڵکە بینی منۆ خۆم کەسی گاستیم سوێن بەخوا خەڵکە بینی گریانم وەرە گەنج هەیە بە تەحەداوە قسەکەم بڕۆ لەژێر پردی وڵوبەیە باشە گەنج شەوان لێوە ئاخەیە مەستا دوسەرما سوێن بەخوا بیبینە یعنی ئەوەی تۆ مرۆڤایەتی تا بێ ئازارەیە یعنی لە هەژاریان لە معتادی بەڵێ هەژاری و هەژاری دەگەرەکانی یعنی
هي لا نيجي سياب حسب لا حول ولا قوة إلا ورا بتحدا وقتها كم أمشي برا تعايد يشوا ديشوا برا سنها جنزي لم شارع دفن قضاء آخر يعني ولو فكر دوا خلق صارت يعني خلق وزي خرافة كاربانا آونية كسابة هي لم شارع بس من يدعوا تعرف لا إيران وتركيا دو صار عثمان دو صار وداني كان بوا إنما عليه ولا داني كان بوا دباشة تشتيوانا كان برجوان جانها هو بس مهم هو عمدو بن مالي لنابسن مرزها مشتك بالصاروخ وبشر يقلبتها بلا كابرا بشرات وتفاقق وما بي بشر إجلاتي والله هو مكان الرئيس وقرمت ما يقول يعني شاي يقبي كما تكم يوم بخواق وين على خلاص يعني حتى بياني ورا أمس نريد دفري فوزا بيسو دينا حتى ديقلو سماقولي بروا يوم بخواق حتى لو جماعتي ولا تبزينا كان بحثنا ولا تكيونا دولار جماعة دولار هؤلاء كي أنا بغير دوا خلص هؤلاء زيروشين نعم كاروانجان هذا إنسونا بعندي شدة توزع واقعي بين بعدي مجوي كهرسي والرجتوا بلام استاش خلصي هولير أجر خلكاني شيء برجون دي خواسة بلام خلكي شيء دلير وخلكي شيء قارمان وخلكي شيء براستي بوفايدة قارمان مريت فرمتني ساكتوا عندما ما كان هذا الرئيس يبقى شيء مدني من لكم كان ايش كنت كابلاي سيبان بخوا بشر لي فندق وبشر هذا بشر لي فندق شو ما التاريخ خلق من عبد التاريخ يجيبتم يعني تو او كثني باري من بخوي راقتي خطر إذا كنتوا حقي ملتي 9 مليون يا اخوي يقدر زي ليونا ما بس مع مصيدة يجي تسرو زاده بخواي زي موضوع تناغور امانه الا دستكان خوشك ایوادارم یک پروژه ذا بدلوله دستکان خوشکا کاروان کاک هاوڕێ لەزادلی کا سڵاوی خوارد لەبێم کاتت باش ئەم کاتە باش کاکە حاجیان ئەم کاتت باش بە قوربانم کاکە حاجیان بەداوای لێبوردنەوە ئەم قسانە ئەکەم ئێمە ئەگەر تێبینی بکەین سەد و یانزە ئەندام پەرلەمان لە هەولێرا بوو توانیان چی بکەن سەرۆکی پەرلەمان کە دکتۆر یوسف بوو دەریان کرد ناردیانەوە وەزیرەکەی کارەبا لە ئێوە بوو دەریان کرد ناردیانەوە وەزیری کارەبا لە ئێمە نەبوو وەزیری کارەبا لە برایان یەگرتووە بەڵێ عەفو لێ بەڵێ یعنی چی لە مەسەلەکە گوەڕیا ئەوەی کەسێکە پەرلەمان نەماوە چی لە مەسەلەکە گوەڕیا ئەمە پەیوەندی ئەزانی بە چیوەیە پەیوەندی بە ئەوەیە کە حەق نەماوە دادگا نەماوە ئەمدا پەرلەمان ئەچێ بۆیە نە لێرەوە تەلەفۆنی بۆکەن ئاوا بڵێ لەوە زیاتر قسە نەکەی ئەینا ئەو بۆ پارە چووە خۆ ئەمدا پەرلەمان بۆچی چووە بۆ حەقی میلەت چووە مەرجە هەمویان بۆ پارە چوون مەرجە هەمووی هەر هەدەفی پارە بێ مامەساگیان ئەگەر وایش نوێ وای هاتێ چونکە ناوێرن قسەکە ناتوانن سەرۆکی پەرلەمان گەیە دێگەڵەن لەو داوا گەڕانیانەوە ئەمە ئاشکرا بە بەرچاوی عالەم ئەمە شتێکی ڕاستیە ئەم هەموو حیزبە ئەم هەموو پارە وەرەگرن ئەم مەسوولە ئەم نازانم چییە کوا چیان بۆ میلەتە کرد ئەگەر پەرلەمان ئەوتە چیاتیا پەرلەمان فەرموو چیاتیا چیاتیا ئەوە دادگاکە دادگا نییە دادگا ئیمڕۆ پارێ ئەوە بەغا نەماوە ئەگەر بەغا بمایە ئێمە لە بەغا بووین ئەگەر ئیجازە بفەرمووی ئێمە لە بەغا بووین لە ماوەی 1 سەعاتە وەڵڵاهی لە ماوەی 1 سەعاتە وەختێک مازانی ئێمە عەسکەر بووین لەوێنە وتیان کاکە اقتصادی کەوتە سەر عێراق ئەوەی ناوی ساردەمەنی و یەک شتیان هێڵا وتیان بڕیاری سەدام حوسێنە خۆ ئێمە ناژێ سەدام حوسێن تێیە باشە بەڵام وەڵڵاهی دادگا بە وەڵڵاهی دادگا بە پارە ئیشەکە ئەینا ئەگەر دادگای بەغاریە ئەیە لێرە کوردستان چییە بچێ بێژە ئەوە مەکە ئەوە بکە هەر وەکو حاکمە بەڕێزەکان چۆن بە تەلەفۆن ئەڵێ ئەوە بەردە ئەوە حکومدا ئەوە بکە ئاوا ڕاتە ڕێوە کوردستانی خۆمە دوعا بکەن لای خوای گەورە بارانەکەمان بۆ بوارێن ئێمە هیچمان لە کوردستان نەکەرەکە بەخوا بۆ خۆیان کردیانە بەخوا بۆ میلەت نیان کردێ فەرم و ماڕی وا هەیە لەم دیانەی دەوروبەری ئێمە وەڵڵاهی هەزە نەفەری ڕۆیی کوا چی بۆ کردیا یعنی چی معاشێکی بۆ کردیا ئەوەتا وەڵا لە بۆ 4 کەس ئەرێ يعني کەواتە شۆڕشیان بۆ خۆیان و بۆ خانەوەدە و ماڵ و منداڵەکانی خۆیان تاوەکو خۆش بژین مامۆستا بە ویجدان و قسە بکە سەرۆکی حکوومەتەکەی من و تۆ ها لە بەریتانیا کوڕەکەی ئەخوێنێ خەڵکیش لە سلێمانیا وەسەر جادا کابراوتی دا بەس تێ ئێڵن وەکەی هەولێری سلێمان نادەن برا ئەی بەس تێ ئێڵن تۆ دێ داخی دڵی خۆی بڕێژێ
والله من فيهم واي ما مساجان فيهم واي هيك تكتار سري أملة أنا مقر خواي جورة خوي شارع سماكا بس خد دعوة لأخوانك أقدر دعوة لأخوانك والله بوما أنت وجهك بس يودنات عند دعوة لك يبكي بس خوشي ما يبغى دستكان خوش هم ما دعوة لأخوانك خوي جورة والله دعوة لأخوانك بوما أنت وجهك والله دعوة كنا أخوان بو يكسي والله وبلا يساس عدينا بأخوان وخيمتك دعوة لأخوان بك بداني تشيك أنا يغضط على بو النوين يكين وبوكي يكين وتشيك يكين يعني يسمع في ناكري اختاروا برادر زوراتك قراني بيش النابي وعندها أخي كاتك قراني بيش سوداني حقه قيمة تيسية والله زلامي النابي وبقى كلمة عربية هلاني يوم اخترك يا راني كما سوء يمكنازم عربي تكت دعوة الشيء أكل أنا حقيقة ما هو سجان دستكان خوش دستكان خوش زور سپاس بقربان بله كاك زعفر جان بله فرمو بله فرمو لچه كاك زعفر لدشتي كوي لكام گوندي لقومشيني سلاو رز بوتو بو خرچ قومشين ساود مازدكم فرمو بله جان بله أوضع في أودك كدرب أخوة أن يعتكد من يتوز قبلت بالتفريل ما قلت نوا بس قواعد جايزي هميا بوج في كد أو كاتز ما يعتكد لبنوا هميا أجزاس بون هميا استخبارات بون من بخوص ترسطي بوتن كاس يعتكد رسولي كوية معمود جاسو استخبارات كان يعدار مزان خيرك فكير كان بطاره تعيين كد كاشيان تعيين كد أول تعيين البوليس مليا مسؤول بقايمين بطارة تعيين كده استا قومشين وشاخي بسيسكو باي زاغو أو قنداين دورو برتان كاتسيان بكرا نمي ما قومشيني سر بنحيي أشتي سر بنحيي أشتي داي ومزاني أوي ولاية بله زعما خسر لوي كوا خيرك تلفونك أو بحث ما مصاب باي كوتك أو كل شيء عندهم لتكلم مدعاتهم لتيان زيو درودة كنيسيان نكت بداخو دستكان خوش دستكان خوش بس قليش ما ينقو سوي ينقو يقلتوا أنا برم أمزاكم دائما كل سياسية قلتوا ينقو بور بريد دروز ناكم خرجون يا ينقو هاي لبريد نكتبين كان فيها ينقو بريد دروز ناكم جزي أو دفاتك جنبر وخوص أنا بوسنوا قزكت سرسر وسر تساود ناسكم مرز قربان تساوكم سر تساوان بقربان دستكانت خوش دكتور زوان صلاوي خواد لي بفرمو الو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. التحية والتقدير للقناة. ناخذ كردية كم باش احكي بالعربي. ما يخالف؟ احكي عادي. اي والله اكون ممنونة. يا اخي انا دا اشوف يعني كردستان جدا 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 مقهورة، لانما انا عمري 11 سنة ونحن ضحية تدري الكركوك وحال الكركوك. انت وين ساكنة؟ انت ساكنة بسليمانية؟ لا انا بريطانية بس جاية صار لي 6 اشهر في كردستان. يعني بالاصل منين انت؟ كركوك. وهسه ساكنة بسليمانية؟ مو ساكنة ضيفة وراح ارجع. ولكن أخي الكريم يعني والله العظيم مأساة. أنا دا أشوف يعني لا كهرباء لا ماء لا خدمات، الفقر في ناس. شو تشوفين انت شوفي دكتورة نعم يعني باعتقادك مثلا اللي دا يصير يعني شنو السبب؟ منو السبب؟ ما أدري يا أخي. أنا هسه أريد أقول لك ليش يطلع مسؤول من طرفين أن يتكلمون يقولون يا أخي هذا الخطأ وهذا الصح ونحن نعتذر اللي ضربنا كده ووضعنا يمشي يعني ماكو ما داشوا أحد. هاي صار مشكلة. أنا صار راح يصير قريب السنة أنا موجودة في كردستان. يعني ما شفت مسؤول يطلع يتكلم كلمتين يديها الشعب يديها العالم ياخذ من خاطرهم يقول لهم يا جماعة ترى ظروفنا كيف نحن تعبانين. يا أخي نحن 77 سنة
يعني يكون هذا حالنا. في ناس معاه مليارات، في ناس معاه ملايين، في ناس معاه 500 دينار، إيجاره 300، مصرفي الشيء قاله ياكل وبيشمرقه 30-40 سنة. أنا بنت كركوك يا أخي الكريم، شفنا مأساة الدنيا في كركوك. يعني 3 قوميات كانوا يضربونا، بس بهدلنا بهدلة. أنا قبر ما عندي، قبر في كردستان ما عندي. وشوف الناس كلهم لا يعني ما كانوا يجيبون اسم أكراد يخافون يرشفون بغداد. زين احنا وين وذولا وين؟ وليش هذولا مليونيرية؟ ليش نحن دائما أنا شفت شيء عجيب يا أخي الكريم، العلماء على الرأس والجهلاء على الكرسي. هذا ما يصير. هذا ما راح نبني ولا راح بحافظه الطرفين. بهيك حاله دكتوره العفو، يعني بهيك حاله اذا احنا يعني هيك هاي تعامل القاده والحكومه ويا الشعب، يعني وين احنا يعني وين نوصل لعد؟ والله ما أنا في تحليلي كمحللة سياسية وكثير أكتب أنا بالفيسبوك. جوان الأيوبي معروفة عن طرفين دا أكتب، ودا أكتب بكل صراحة عربي وإنجليزي. مع الأسف أنا ما أعرف أكتب بالكردي، ولكن دمي كردية، كل كردية. يعني نحن ضحينا. والدي رجل مثقف راح من وراء يعني الوالدك الله يرحمه يا ربي، لما ناضل يعني انت كنتي تنتظرين هيك يوم من القاده الكرد؟ لا طبعا انا عمري 3 سنين 4 سنين متبهدله. انا عمري 4 سنين متبهدله من كركوك، من بلد لبلد، من ماونتوس تو ماونتوس، من يعني ماء. والحين صار لي 33 سنه في بريطانيا، وهناك نكافح ونصيح ونحاول. هذه اجي اشوف عندنا كله 3 محافظات، هال3 محافظات ما متفاهمين. والخير والواردات الحمد لله والشكر موجود، كل شيء موجود. بس انا بقول لك شيء، عندنا نحن هولندا تبيع ورد يا اخي، هولندا تبيع ورد. والله صدق كل شيء ما عندهم، لا عندهم نفط، لا عندهم اي شيء، بس عندهم يعني عندهم وما عندهم هو الورد. دنمارك يبيع جبن والحليب. نحن عندنا الخيرات الدنيا، ولكن حراميه والسراقين ما ينطون مجال. مع الاسف ما ينطون. واحد يجي شكرا دكتوره للمشاركه. شكرا يخليك ويسلمك يا ربي. عفوا كاي مشتاق فرموا. ده الشركه فرموا كاي مشتاق. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. كاكا دمي بالنسبة دادقاي فيدرالي بلجان دوا خستني لبو سندين زارة مرامة سياسي لتشتا لتشيو مرامة سياسي كالتشيو بون من كاك مشتاق بلجان أقر لبيرة ما بي قسكاني بلا سخاف استقبلتلم بالعسكر قلت بترسيل سر قواري الهرم هاي فعلا دستي فكرت برياري دادقاي فرنسا رادتني فلسطين دوم تاخير كردني موسى او دو سي او دادقاي فدراليا لبو سندنين زارة دواي دخا بوشي دواي دخا اگر اورو برياري داب على سري مانجي بينس هالبجاردن ذكرى استا ديسان مثلا مانجش كتازيل ذكرى نخير ما قبني تا يازدين مانجي تقريبا هم بينش روجك باشا يازدين مانج دابلين لو زو بريار نادا اگر مقاليك بزي هشتي لبو سازاني سياسي كوتا سند دورية لبرلمان كردستان بو سيستما ايش كرايا يشيتي رازي هو يشي لسكتيا استا مثلا او دعوات يشكش كرديا دو ايش نياركانيش تركمانك لدهوك دو لسليماني باشا جنابة لسليماني لأنزوماني فارزقا نوينيري تركمانك هيا لبو كفري نخير نيتي وايا
قائم قامة شدانا إلى التفريد دنگ تێکەڵ دەبێت کاک مشتاق جان کاک مشتاق جان دەنگ تێکەڵ دەبێت زۆر داوای لێبوردن دەکەم بەرنامەکەشم کۆتایی هات سوپاس بۆ بەڕێزت کاک مشتاق سوپاس بۆ بەڕێزانی کە پەیوەندیان کرد سوپاس بۆ بەڕێزان و خۆشەویستانم برایانم لێرە لە کۆنتترۆل و لە سلێمانی تا دیدار خواتان لەگەڵ